دۆسیەی دووهەمی ئەم شەوی ژووری هەواڵمان دەکەینەوە ئەویش مەسەلەی مادەی 140 ئەو ناوچانی کە پێی دەڵێن کێشە لەسەر بۆچی تا ئێستا چارەسەر نەبووە. ئەو قسانەی سوودانی چ دەگەێنێ کە دەڵێ کێشەکان تەکنیکین؟ ئەمانە کۆمەڵی بابەتن. ئێمە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتری لەبارەوە دەکەین و خۆ بزانین مادەی 140 قابلی چارەسەرکردنە یان عێراق خۆی لێ دەزێتەوە. میوانەکەمان زۆر بەڕێز فەهمی بورهان سەرۆکی دەستەی گشتی ناوچە کوردستانیەکانی دەرەوە ئیدارەی هەرێم ڕاستە و خۆل لە شاری هەولێرەوە لەگەڵماندایە. کاک فەهمی شەوتان باش، زۆر سوپاس کە دووبارە بەشدارن لەگەڵمان لە ژووری هەواڵی کوردستان 24. بۆ خۆداگەداری سوودانی سەبارەت بە مادەی 140 دەڵێ کێشەکان تەکنیکین نەک دەستوری و سیاسی. ئەرێ بەڕاست کێشەکان تەکنیکین؟ ئەم کاتستان باش کاک حاکم سڵاو بۆ جەنابەت و بۆ بینەرانی بەڕێز. بەبێگومان بە درێژایی مێژوو دەرکەوتووە ئێمە کێشەمان هەبوو لەگەڵ حکوومەتی عێراقیە، حکوومەتێک لە دوایەکەکان و کێشەکانیش کێشەی زۆر بوونەوە، کێشەکان کێشەی جۆراوجۆر بوون و من بەبیرمان نایەت هیچ کێشەیەکی تەکنیکی لە مێژووی نەتەوەکانە یان لە مێژووی نەتەوە جیاوازەکانە هۆکاری تەکنیکی فاکتەری بنچینەی بوو بێ بۆ ئەنجامدانی شۆڕش لە پێناوی بەدیهاتنی ئامانجەکانی خەڵکە. بۆیە کە کاتێک ئێمە بە درێژایی مێژوو لە پێناوی کەرکووک و لە پێناوی بەدیهاتنی ئامانجە ڕەواکانی خەڵکی کوردستانە شۆڕشمان کردو بە بێگومان کێشەکانی ئێمە لەگەڵ حکوومەتی عێراقیە لە سەردەمی پاشایەتیەوە بۆ کۆماری و تاوکو ئێستاش کە سەردەمێکی نوێ هەمووی لە پێناوی ئەوەیە بۆ کە ئێمە بە ئامانجەکانی خۆمان شاد بین و ئەو ئامانجانە بەشێکیان پەیوەندیان بە خاکەوە هەبووە و بەشێکی پەیوەندی بە بڵێن دەستکەوتە سیاسیەکانی خۆمانەوە هەبوو وەکو هەرێمێکی دەستوری لە چوارچێوەی عێراقێکی فیدراڵ و دیموکراتە و بەشێکیان پەیوەندی بە کیان و بە شخصێتی هاوڵاتی کوردیەوە هەبوو کە بە درێژایی مێژوو یعنی دایمەن وەکو هاوڵاتیەک تەعاملی لەگەڵ کراوە کە لایق بە شخصێتی نەتەوەی و مێژوی ئەو ڕێگوڕیشەیە نەبێت کە لەم جوگرافیەیە ژیاوە. بۆیە بەبێگومان یعنی ئێمە کێشەکانمان لەگەڵ حکوومەتی عێراقیە کێشەی جدین و پێویستمان بەوەیە بە ئارامی هەوڵ بدەین لەم سەردەمەیە کە هەندێک لێک تێگەیشتن هەیە چارەسەریان بکەین. زۆر باشە کاک فەهمی، بۆ خۆ دەزانی مادەی 140 سێ خۆناغی داناوە بۆ جێبەجێکردنی، بەڵام تا ئێستا ئەوەی ئەیبینین هیچ نیەتێک نییە، بەعکسەوە خۆدزیینەوە لە جێبەجێکردنی هەیە. پێت وایە ئەنی ئەو خۆدزیینەوە دەبێت تاکەی ئەوە کار ناکاتە سەر سەقامگیری عێراق، ئەوە جگەل لە تعریبی ناوچەکان لێگەڕێن سەقامگیری عێراق بە بێ جێبەجێکردنی مادەی 140 دێتە دی؟ یعنی ئێمە وەکو هەم سەرکرداتی سیاسی کوردەم حکوومەتی هەرێمی کوردستان و لەسەر ئاسی کۆمەڵایەتیش خەڵکی کوردستان بە بێگومان یعنی هەموو ئەو حەقیقەتیان لایە کە بەبێ چارەسەرکردنی کێشەی خاک و بەبێ چارەسەرکردنی مادەی 140 و دیاریکردنی داهاتووی کەرکووک و خانەقین و شنگال و زومار ئێمە ناتوانین بڵێن لە عێراقێکی سەقامگیر و لە عێراقێکان کە ئیتر ئەتوانین هەموو ئەو کێشانی کە هەمان بۆ لە ڕابردووە چارەسەری بکەین. بەڵام من بەش بە حاڵی خۆم پێم وایە ئەوەی کە وای کردو حکوومەتی عێراقی زۆر جددی نەبێت لە چارەسەرکردنی کێشەکانی ئێمە کە بە بێگومان کێشەی سیاسین و بە ئیمتیازیش کێشەی سیاسین ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە پێش هەر شتێک حکوومەتی عێراقی دیار بە بێگومان تەنها مەبەستمان حکوومەتەکەی بەڕێز سوودانی نییە، بەڵکو مەبەستمان هەموو ئەو حکوومەتانەیە کە بە درێژایی مێژوو ئێمە یان حکوومەتمان لەگەڵ تشکیل کردوون و بەشێک بووین لەو ئەنزیمەیان ئەو حکوومەتە حکوومەتێکی داگیرکار بووە. یعنی عەقڵیەتێک نییە بێوێت کێشەکان لەگەڵ کووردا سفر بکاتەوە. لەگەڵیشیان من پێم وایە خۆشمان وەکو کورد، خۆشمان وەکو سەرکرداتی سیاسی کورد، وەکو حکوومەتی هەرێمی کوردستان بە هەموو قۆناغە جیاوازیەکانەوە لەبەر ئەوەی گرفت و کێشەمان هەبووە، لەبەر ئەوەی تەبان نەبووین، لەبەر ئەوەی وەرەقەی هاوبەشمان نەبووە، لەبەر ئەوەی زمانی گفتوگۆیەکمان نەبووە کە ئەم زمانە زمانێکی یەکگرتوو بێ لە بینمانە بە بێگومان ئەمەش نقطەی زۆفی ئێمە بۆ کەوای کردو حکوومەتی عێراقی زۆر جار بەلایەوە گرنگ نەبێت ئەم کێشانە چارەسەرەکە یان نایکا. بە بێگومان ئەگەر ئێمە لە کوردستانە بمانتوانە بەسەر کێشەکانمان ئازاڵ بین، ئێستاکە بە مادەی 140 بۆ هەموو کێشە دەستوریانی ئێمەیان ناوت کێشەی تەکنیکی کە بە بێگومان ئەمانە هەمووی ئەو کێشە بنچینەیانن کە ئێمە لە پێناویە
یعنی شۆڕشمان کردو لە پێنایە قەباتێکی دوور و درێژمان کردووە من پێم وایە لە ساڵی 2003 یادی بەخێر جەنابی مام جەلال و دواتر جەنابی کاک مەسعود و هەموو ئەو تێکۆشەرانی ئێمە لە بەغدا هەموو ئەم کێشانیان بەپێی دەستور یەکلایی کردوێتەوە شتێک نەماوە بە ناویشتی تەکنیکی بەڵام ئەوەی کە جێداخێکی قورسە ئەوەی کە خۆشمان هەندێک بەرپرسیارەتێکێتە ئەستۆمان کە چاوەڕوان ناکرام ئەم بەرپرسیارەتێ بەم جۆرە بگاتووە ئەم حاڵەتانی بەداوا بێت کە ئێستاکە ڕوبەڕوویە بینەوە. زۆر باشە کاک فەهمی بابێمە سەر دادگای فێدراڵی. دادگای فێدراڵی کۆمەڵێک بابەتی دەستوری بە دیاریکراویش مافەکانی خەڵکی کوردستان لە پەرلەمان و ئەوانەی کە هەمووی دەستوری بوون ئەوانەی هەمووی پێشێل کردەوە بەڵام پرسیارەمەیە ئەم دادگا فێدراڵیە تا ئێستا لەسەر مادەی 140 بۆچی هیچ قسەیەکی نییە بۆیە بڕیارێک دەرناکە کە بڵێ دەبێ ئەم مادەیە جێبەجێ بکرێ بۆ ئەوەی سەقامگیری و پێکەوە ژیان لە عێراقا دروست ببێت. کاک حاکم ئێمە بۆ ئەوەی هەموو دیمەنەکە وەکو خۆی یعنی بگوازینەوە هەم ڕخنەکانمان چێ لە دادگای فیدراڵی بیخینە ڕوو و هەم ئەو کارانی کە کراویش نەمیان بخینە ڕوو. من پێم وایە لە ماوەکانی ڕابردووە سکاڵایەکی زۆر جددی هەبوو لەسەر مادەی ژمارە 29 ساڵی 2012 سەبارەت بە قەرارەکانی لیژنەی شئونی شیمال لە دادگای فیدراڵی زۆر مناقەشەی کرا بەڵام من پێم وایە هێشتا هەنگاوەکانی ماوە بڕیاری لەسەر بدا ئێستا لێ مناقەشەی لەسەر ئەم بابەتە جوتیاری کورد و خەڵکی مەزلومی کورد لەوێ سکاڵایان کردووە و مناقەشەیەکی جددیش هەیە من نامێت پێش حەدەس بکەم بزانم چۆن قەرارەدا بەڵام لە ڕاستیە وەکو حکومەت زۆر بەوردی متابعاکەین و چاوەڕێین بزانین دادگای فیدراڵی چۆن لەسەر ئەم کەیسە دوابڕیاری خۆی ئەدا چونکە ئەم مەسەلەیە هەموو خەڵکێکی کوردستان بە وشیاریەوە چاودێریەکات ئایا بزانین زەوی داگیرکراوی کوردستان کە ئێستاکە سکاڵایەکی قانونیە و لە دادگای فیدراڵی جوڵێنراوە و مناقەشەی ئەکرێت ئەم دادگایە لە بەرژەوەندی خەڵکی مەزلوم و ستەملێکراوی کەرکووک بڕیار ئەدا یاخود لە بەرژەوەندی عەرەبی هاوردە بۆیە من بەش بە حاڵی خۆم هەتاوەکو ئەم سکاڵا یەکلایی نەبێتەوە من چاوەڕێ ئەەکەم و چاودێری ئەەکەم ئەمە خاڵی دووەم کاک حاکم لە ساڵی 2019 سکاڵایەکی جددی هەبوو لەلایەن هەندێک خەڵکی شۆڤێنەوە لەسەر پرسی مادەی 140 دەستور دیارە دادگای فیدراڵی لەو قۆناغەیە لە ڕاستیە وەڵامی سکاڵەکانی دایەوە مادەی 140 وەکو مادێکی دەستوری هەژمار کرد ئەکرێت ئێمە ئەم نەفەسە باشانە کاری لەسەر بکەین و بەردەوام بین لەگەڵیانە و سکاڵا بکەین یعنی بەشێک لە بەرپرسیارەتەکەش بەش بە حاڵی خۆم پێم وایە بۆ ئێمەمانان شەگەرێتەوە دەبێت لەسەر هەموو پرسێکی خۆمان هەموو حەقێکی خۆمان ئێمە چ دادگای فیدراڵی بێت چ پەرلەمانی عێراق بێت چ ئەنجومەنی وەزیران بێت هەر مؤسسەیەکی حکوومەتی عێراقی بێت دەبێت ئێمە سەنگەری لێ بگرین و دیفاع بکەین لە حەقی خەڵکی کوردستان و دوجار چاوەڕێ بین بزانین دەرئەنجامی هەنگاوەکارمان بە شوێ گێنێت ئێمە ئومێد دەکەین بتوانین لە هەر جێگایەک لە هەر مەیدانێک مەیدانی خەباتکردن بێت ئێمە بە ئارامی لە ڕێ ئەرگۆمنت و لە ڕێگای پێشکەشکردنی دیکۆمنتی مەزلومیەتی خەڵکی کوردستان ئێمە کاری قانونی و دیموکراسی خۆمان بکەین واز لەوە بێنین کە خەڵکێکی شۆڤێنی هەیە بە بێگومان ئەو خەڵکانە هەرگیز ڕێگە نادن ئێمە هەم خاکی داگیرکراومان بگەڕێنیەوە هەم ئامانجەکانی ترمان لە مۆجالەکانی ترە بۆ مەیسەر بێت کە من پێم وایە بەشێکی زۆری و ئامانجانە لە دەستورا دوابڕیاری لەسەر دراوە. زۆر باشە زۆر بەڕێز فامی بورهان سەرۆکی دەستەی گشتی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بۆیەوە شەوتان باش.